بەناوی خۆی بەخشندەی میرەوان سڵاوتان لەبێ بەڕێزان پێخۆشحاڵم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێتان دەکەمەوە لەم تەوەرەدا تیشک دەخەینە سەر گرفتەکانی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان. دەمەوێت بپرسم پلانی حکوومەت بۆ کەرتەکانی وەبەرهێنان چی بوو و لە ئێستاشدا لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان پلان چییە بۆ کەرتی وەبەرهێنان؟ ئێستای هەرێمی کوردستان چ کەرتێک فەرامۆشە و چ کەرتێک خواستی وەبەرهێن و بازرگانەکانی لەسرە؟ بۆ بواری بیناسازی لای وەبەرهێنان بە کێک ناو دەبرێت؟ ئەمەوێ بپرسم بۆچی لە هەرێمی کوردستان باڵەخانەی بەرز دەکرێتەوە بەڵام لە کەرتی پەروەردەیە هیچ باڵەخانەیەکمان نییە کە شایانی وەبەرهێنانێکی مۆدێرن بێت. ئەمەوێ بپرسم لە هەرێمی کوردستان بۆچی کەرتی وەبەرهێنان لە ئاستێکدایە کە جێگەی تمۆحی تەنانەت وەبەرهێنەرەکانیش نییە؟ ئایا ئەبێت ئەو چاوەی کە پیاە بخشێنرێتەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە یاخۆت وەبەرهێنان خۆی پلانی هەبێت بۆ کەرتی وەبەرهێنان بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان؟ ئایا فۆکەسەکە لەلایەن هاوڵاتی ئاساییەوە کە باس لە بواری وەبەرهێنان دەکرێت بۆچی یەکسەر باڵەخانە و بیناسازی دێتەوە یادیان؟ ئەمە و چەند پرسیارێکی تر لەگەڵ بەڕێز یاسین مەحموود وتەبێژی یەکێتی وەبەرهێنەرانی کوردستان شەنوکەوی ئەم تەوەرە دەکەین. کاک مەلا یاسین سپاس بۆ ئامادەبوونتان. ئەمێت بپرسم بە تۆزێک بچینەوە دواتر لە کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئێوە تا چەند بە تمۆحەوە کاروبارەکانتان کردووە و لە چه ئاستێکیشدا بووە؟ منای خۆی گەورە میرەبان سپاستانەکەم، سپاسی کەناڵی پەیامی ژەکەم دیارە و بەرنامانەی کە لەسەر ئابووریەکەین لە کەناڵی پەیام هەر بەرنمەیەک ئەتوانم بڵم خۆی بە خۆی دوای ڕنگدانە و کاردانەوەیکیشی هەبووە بۆ هەم بۆ بەرهێنەران هەم زۆر جار ئەم پەیامانەی کە لە پەیامەوە ڕوا ئێمە یعنی لە حکوومەتە بینیمانە من خۆم بەچای خۆم بینیمە کە زۆر جار ئیش لەسەر هەم ڕەخنە و هەم لەسەر پێشنیارەکان و هەم لەسەر بۆچوونەکانیش من داواکارم دەخوای گەورە کە بتوانین لەم چەند خولەکەیە لەگەڵ بەڕێستانە جارێکی تر مشتێک لە خەرمانی وەبەرهێنانی هەرێمی کوردستان بەخۆی و هەموو ئەو وەزعانەیەکەیەتی تاوتوێکن. دیارە جەنابەت باسی ڕابردووت کرد ڕابردووی وەبەرهێنانی هەرێمی کوردستان بە پێی یاسای ژمارە 4 ساڵ 2006 کە هەڵسەنگانیکی بۆ ئەکەیت بە شێوازێکی زانستی ئابووریانە لەگەڵ هەڵسەنگانی بۆ ئەکەیت و بەراوردیەکەیت بە شارەکانی تری عێراق سیرەکەین وەبەرهێنان کراوە شتێک هەیە ئەمڕۆ مۆزوعی وەبەرهێنانە. ئەمڕۆ لە برای بەڕێزم لە هەموو مناسبەیەکە کە ئەکرێت تەنانەت ئەو مناسبانش کە باس پەیوەندی بە وەبەرهێنانەوە نییە ناوی وەبەرهێنانی هەرتیایەت ناوی وەبەرهێنەرانی تایە. ئەم شەوێ ئێمە لە مناسبەیەک بوون لەگەڵ بەڕێز کاقوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ینی هەستم پێکرد لە چەند شوێنێکە ئەبوایە هەر باسی وەبەرهێنان و وەبەرهێنەران بکرایە. بۆیە وەبەرهێنان بابەتێکی زۆر گرنگە و لە ماوەی ڕابردووە کە وەبەرهێنانی هەرێمی کوردستان ئێمە بەراورد دەکەین بە شارەکانی تری عێراق ئەبێ بڵێن ئەوەی لە ڕابردووە کراوە وەبەرهێنان لە هەرێمی کوردستانە کراوە. بەڵام کەین وەبەرهێنانی هەرێمی کوردستان جارێکی تر بە شێوازێکی مەسەلەن با بڵێن ئایا زانستی ئابووری بیان بە شێوازێکی منتیقی سەیری بکەین ئەمە بەراوردکەن لەگەڵ وڵاتانی دراوسەیە بە تایبەتی لەگەڵ وڵاتانی ئەو وڵاتانی کە خوازیاری وەبەرهێنان سیاسەتی وەبەرهێنان پێڕەوەکەن. وەبەرهێنانی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردووە وەبەرهێنانێکی تەندروست نەبووە واروەها وەبەرهێنەران ئەو وەبەرهێنانی کە لە کوردستانە کراوە ئەو وەبەرهێنانە نەبووە کە بێتە دروستبوونی مقاوماتێکی بەهێز بۆ ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان. چونکە کە سەیری داتاکانەکەین ئێمە لە وەبەرهێنانی کوردستانە سەیرەکەین ئەو خاڵە گرنگانەی کە خاڵی جەوهەری پێڵن لە سێکتەرەکانی وەبەرهێنانەوە بێشی لەسەر بکرێ سەرەکی کشت و کاڵ یەک پۆین شتێکی بەرەکرێ بەڵام نیشتە جێبوون سەرەکەی نیوەی وەبەرهێنانی هەرێمی کوردستانی بردووە. بۆیە لێرەوە ئێمە ئەبێ قسە لەسەرەوە بکەین کە لە ماوەی ڕابردووە بۆ نەمانتوانی ئێمە 50 میلیارد دلار وەبەرهێنانمان لە هەرێمی کوردستان ناکردووە بەڵام نەمانتوانی لەم 50 میلیارد دلاری کە لە هەرێمی کوردستان ناکردومانە بەشە زۆرەکەی ئەو وەبەرهێنانە بێ کە خزمەت بە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستانەکە.
لە لایەکی ترەوانێ هەندێک بودجەی ترمان هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە داهاتی گشتی لە سامانی ئەم وڵاتە تەرخانی کردو بۆ هەندێک سێکتەر کە سەیریەکەین ڕاستە سێکتەرەکە سێکتەرێکی گرنگ بووە بۆ نمونە نیشتە جێبوون. من لە پەیام ئەم قساکەم وەبزانام تاسە لە هیچ میدیانم کرد زۆر جار لە لایەوە زۆر قساکەم دوای هەندێک لە قسەکان هەم لە ڕووی ئەتوانم بڵم لە ڕووی حقیقەتەوانێ من ئەیڵێم بەڵام جاری وایە من بەخوا جاری واشەیە باجەکەشی ماوە بەڵام لێرەوە من باسی واکەم ئێمە لە ماوەی حکومڕانی ئەو چەند ساڵی ڕابردوو تەنها ئەگەر بین لە ساڵی 2023 سیرکەین کە ڕژەمی پێش و عێراقی بەجێشت و ئێمە ئابڵوقی ئابووریمان لەسەر نییە لە هەرێمی کوردستانە ئەگەر بڵێم بەو پارانەی کە تەرخان کراوە بۆ سێکتەری نیشتەجێبوون ئەوەی کە حکومەت تەرخانی کردووە و هەروە ئەو شتانەش کە پەیوەندی بە تەرخانکردنەوە هەیە وەک خزمەتگوزاری کۆمەڵشتی تر زیاتر لە 2 میلیارد دلار ئێمە پارەمان تەرخان کردو بۆ سێکتەری نیشتەجێبوون ئەوەی کەەوە بەرهێنان کردوانە لە ڕێی سنووک نیشتەجێبوون ئەوەش کە خەڵک کردوێتی لە ڕێی بانقی خان و بەرەوانێ ئایا یاخود ئەوەی کە وەزارەتی ئاوادانکردن نیشتەجێکردن ئەم شوێنانەی دروست کردو و تاوە کەسەش بەداخۆ بە ناتەواوی ماو نەتەوانی و خزمەت پێشکەش ناکەن ئایا ئەم سێکتەری وە بەرهێنانێ ڕابردوو کە ئەم بوجە زەبەلا هەمان بۆ داناوە توانیمانە چارەسەری کێشەی نیشتەجێبوونکەین لە هەرێمی کوردستانە ئەمە پرسیارێکە بەڕاستی بێ میدا بیورژێنە بێ بێن نەک بەرنامەی لەسەرکەینە ببێن دیبایت و کۆنگرە و کۆنفرانس و ئەو شتانەی تری لەسەر زۆر باشە. ئوستاز باسی یەکەی نیشتەجێبوونت کرد ئێستا لە هەرێمی کوردستان زۆربەی یەکەی نیشتەجێبوونەکان بۆ ئەوانە نین کە ئێستا لە کرێچیان زۆرتر ئەوانن کە تەنها بە دوای سۆراخی سکیوریتی ئاگەڕێن ئەوانن پارەدارن چی ئێمە لەم بەرنامانەیە هەوڵەدەین من و تۆش ئەم شەو بۆی ئەم کاتە ئەمانەتە بەسەر هەردووکمانوانە قسەی مفیدی تیا بکەین با هەوڵ بین لەگەڵ احتراماتمان بۆ جەنابەت پرسیاری دووبارە نەکەین و سوود لە کاتەکە وەرگین بەس من لەسەر نیشتەجێبوون دوو سێ شتی زۆر باشە بۆ ئەڵێم باش یەکەم نیشتەجێبوونی هەرێمی کوردستان من اعترافەکەم وەک بۆ بەرهێنەرێک کە زۆرترین پرۆژەی نیشتەجێبوونم وەرگرتووە کەمترین هۆکار بوو بۆ چارەسەرکردنی نیشتەجێبوون لە کوردستانە بۆ لەبەرەوەی خەڵکی کەم دەرامەت ئەوانەی کە داهاتیان لە خوارەوەیە سوودیان لێ وەرنەگرت لەولاوە ئەمە لەلایەکەوە لە لایەکی ترەوانەوە بۆم باس کردی ئەو بوو جەزە بەلاحی کە دامان نابۆ نیشتەجێبوون ئەگەر هەر سێکتەرێکی ترمان هەڵبژاردایە لە سیاحە لە کشت و کاڵ یاخود لە پیشەسازی ئەمانتوانی خزمەتێکی زۆر گەورەترکەین بە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان چونکەم 100 پرۆژەی نیشتەجێبوونمان هەبێت وەک ئەو بەتایبەتی ئێمە ناڵێن پرۆژەی نیشتەجێبوونی های کۆست جوان نییە بۆ شارەکان چونکم سیمای شارەکانیان جوان کردووە بەڵام 100 پرۆژەی نیشتەجێبوون ئەمە قسەی من نییە ئەمە قسەی خاوەنی کێڵگەیەکی پەلەوەرە لە کاتێکا کە ئۆردۆغان ئەڕوا سەردانی یەکێک لە کێڵگە پەلەوەرەکانەکە لە منتیقە کوردنشینەکانە پێڕاگەێنێ کە بایەقدان بە کشت و کاڵ و بە پەلەوەر و بە پیشەسازی کشت و کاڵ ئەبێتە هۆکاری بەرپابوونی هەلی کار بۆ خەڵک پاراستنی ئاسایشی خۆراکی خەڵک و لە لایەکی ترەوانێ حتا پێشم ناخۆشە لەم بەرنامە ئێمە بڵم ڕقنەی تونگ لە ئۆردۆغانەگری ئەڵێ بەشێک لە خەڵکا بن بە معارزە حتا کاتچنە بن بە معارزە کە حکوومەتی تورکیا جارێکتر ڕۆژشەڕەکە لەگەڵ کوردەکانە بەهۆی ئەوەیە کە ئەم کردە لەوانە ئۆردۆغان ڕۆکاتە ئەم پیاوە پێڵێ ئەڵێ تۆ پیاوێکی زۆر عاقلە بێ لە بەیانە ببی لە وڵاتێمە بە وەزیری کشت و کاڵ بۆیە منیش لەگەڵ تۆیان ئەڵێم لە ماوەی ڕابردووە خۆزگە ئێمە ئەو بوو گەورانەی کە دامان نابوو هەندێک پرۆژە و پرۆژەکان هەندێکی تەواو نەبوون معقول ئێمە بە 15-16 ساڵ منە پرسم ئێستا ئەپرسم لە کاربەدەستانی وڵاتەکەم و بە تایبەتی لە کاربەدەستانی سنووری پارێزگای سلێمانی ئەپرسم تاکەی پرۆژەی زەردوێز و پرۆژەی سیتەک و پرۆژەی کاڵەوانان تاکەی ئەمانە هەر خانووی دروستکراوە بوون باشە معقولە 10 ساڵ ئەگەر هەر بیان نایە بکرێ کورە بەهات نابیان تا کاک مەلاسیمەرە هەر لەبەر خزمەت گوزارەکەی خۆتاویکە ئەگەر هەر بیان نایە بکرێ ئێستا پاری پرۆژەکەی پیا کردوانێ معقول ئەمە نەگەیشتە ئەنجام کەواتە ئەو سیاسەتێک کە ئێمە پەیڕەومان کرد لە وەزارەتی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردن سیاسەتێکی ژیرانە نەبوو لە حکوومەتەکانی ڕابردووە ئەگەر گلەیشم لێ بکەن و لە لایەکی ترەوانێ شتێکی زۆر خۆشتان بۆ باز دەکەم ئایا وەزارەتی ئاوادانکردن و نیشتەجێکردن وەزارەتێکە ئاوادانکردن و نیشتەجێکردن بە تاریخی حکومڕانی هەرێمی کوردستان توانێتی بەقەدەر وە بەرهێنەرەیەکەی نیشتەجێبوون دروستکە ئەی ئەم وەزارەتە ئەم هەموو بوجە و پارە و خەرجەی بۆ خەرجەکرێت کە نەتوانێت چارەسەری قەیران نیشتەجێبوون کات بۆچی ئەم وەزارەتە نیشتەجێکردنەکەی لێ نەکەینەوە یعنی مەسەن کە تۆ سەیرەکەی باگراوندی وەزارەتی ئاوادانکردنەوە لەولاوە نیشتەجێکردنێکی پێوەیە ئەی ئەم وەزارەتە ئەپرسین ئێستا بۆ من پێم خۆش نییە ناوی
و بەرهێنەرمان هەیە لە هەولێر توانێتی 5-6 هزارێکی نیشتە جێبوون دروستکە لە سلێمانی هەمانە لە دۆکەمانە ئەمە ئەم وەبەرهێنەرە وەزارەت بۆیان ئەمە کەواتە ئێمە ئەساسەن ئەبێ بین لەسەر مەوزوع نیشتە جێبوون لەمایە کورتیەکەموانێ ئەبێ بین بەرنامەیەکی زۆر جوانتر دانین وەک وڵاتانی دراوسێ ئێمە کاکە بابین سێریکی تورکیا بکەین بابین سێرێکی ئەردەن بکەین بابین سێرێکی ئێران بکەین بابین سێرێکی مەسەلەن مالیزیا بکەین ئەو وڵاتانەی کە لە هەندێک وڵاتە ئێستا نیشتە جێبوون نەزانی چییە؟ قەیرانی زۆری یەکەی نیشتە جێبوونیان هەیە نازانن کێ تێخەن کرێچی نییە لەوێ کرێچی بەڵام بەداخوانێ ئێستا لەو ڕۆژانە من لە کۆنفرانسێکا بووم ڕێکخراوێکی نەرویجی لە هەولێر سازیدا بوو پەیامنێرێکی ئەوەش لێ بوو لێدوانێکی کورتیشم بۆ ئەودا لە هەولێرە زیاتر لە 65 هزارێکەی نیشتە جێبوون معڕەزە بۆ فرۆشتن کەس نایکڕێ و زیاتر لە 83 هزار کرێچیشمان هەیە ئەبێ بێمزان هەڵەکە لە چیە 60 هزارێکەی نیشتە جێبوونمان هەیە کەس نایکڕێ لەو 80 هزار کرێچیمان هەیە خانوو ناکڕن لێران نافرۆشرێ لەوێژ نایکڕن ئەمە هەڵەیەکی تایە دەستێمانیش بە هەمان شێوە لە دووهۆکیش بە هەمان شێوە بۆ ئیتر با باسی نیشتە جێبوون نەکەین و پرسیاریکە زۆر باشە هەرچەند لە پێشەکە باسم کرد بۆچی گرنگی نادرێت بە کەرتەکانی بۆ نمونەوە بەرهێنان لە بواری پەروەردە لە بواری تەندروستی زۆر جوانت کرد زۆر جوان ئەویش ئەوەیە هەندی وەبەرهێنان هەیە نەک وەک کێک وایە ئەوە هەندێک خەڵک ئەوانەی کە کاتی خۆی کەسابەتی سەرپێیان کردووە یا خود وڵاغاریان کردو ئەزان تامی ئەو کێکە چیان هەنێ مناڵ هەن کە برسیانە بێزان بەڵێ هەندێک وەبەرهێنان هەیە لە هەرێمی کوردستانە زۆر وشەیەکی جوانە لە کوردیا پڕ بە پێستێتی ئەگەر بڵێن هەندێک وەبەرهێنان هەیە لە هەرێمی کوردستانە وەگە ئەو کێکە وایە هەموو کەس حەزەکە یەک دەقە بیکڕێ و بیخوا و لەزەتی لێبینێ بەڵام هەندێک وەبەرهێنانی تر هەیە وەک ژەق نەمود وایە کەس ناوێرە قەریکەوێ لە هەرێمی کوردستانە ئێمە لە ماوەی ڕابردووە کاتێکە یاسای ژمارە 4 ساڵ 2006مان دەرکرد ئەم یاسایەمان هێنا یاسایەک یەکسەر یعنی لەگەڵ دالێوردم چونکم لەم بەرنامانەیە دوایی گلەیم لێکرێت تەلەفۆن بۆکەن مەلا کەس بەقەدەر تۆ سوودی لە یاسای وەبەرهێنان نەبینی کردی بەو مەلا چەندە بازێک ئێستا لە کەناڵەکانە قساکرێت بەڵام وەڵاهی کاکە ئەم یاسا یەکسەر بە هەتیوی لەدایک بوو ئەم یاسایە بەتەما بخوا برایەکی باتێ نەیایە بەتەما بخوا خوشکێکی باتێ نەیایە لەو لاشەوە بێخزم و کەسوکاریش دەرچوو ئەرێ بابە یاسای وەبەرهێنان بەبێ هەندێ یاسایی ترکە ببن بە پاڵپشتێکی یاسای وەبەرهێنان چیمان بۆ کات بۆ نمونە من یاسای وەبەرهێنانم هەیە بەڵام یاسای پاراستنی بەرهەمە خۆماڵەکانم نییە من یاسای وەبەرهێنانم هەیە بەڵام یاسای کار و دەستەبەرکردنی کۆمەڵایەتیم لاوازە ئەو کارمەند و هەلیکارانەی کە لە لای ئەو کۆمپانیا وەبەرهێنەرانە بوون هیچیان نەبەخشی بەو کەسانێک کە ئیشیان بۆکردن هەرچەند زمانی ئیجتیماعیشیان بۆیە من لێرە داواکەم لەو خاتونە بەڕێزەی کە ئێستا بۆ بە وەزیری کار و دەستەبەرکردنی کۆمەڵاتی بە هاوکاری و هەمانگی لەگەڵ ئابووری ناسان و یەکێتی و بەرنامەی کوردستان بە هەوڵ بێن ئەم یاسایە هەموارکەینەوە لە پەرلەمان چونکەم هەتا یاسای کار و دەستەبەرکردنی کۆمەڵاتی ئاوا بێ نەکرێ کار خێر لە خۆی بینێ نەکردی تایبەتی ژەبێ بە خاوەنی کادێر و حکومەتی ژەبێت بۆ چەند ساڵی تریش خەڵک تەعین نەکا بەڵام ناژێن لە لای ئێمە ئیشکەن بۆ چونکەم لای من هیچ زەمانێکی نییە کە ئەمرێ تەقاوتەکەی ئەوە کە مەجاری وایە ئەوە ڕۆتین دروست دەکرێت تەقاوتێکی ئەوە کەمێنێ قابلیەوە نیە ئەم شەخصە پێی تەقاوت بیان جاری وایە چایەکی کوێرە بێت یان دەستێکی بڕێتەوانێ هیچی بۆ ناکەن بەڵام لە حکومەتە ئەمە نییە ئەمە ئەبێ ڕێخینەوانێ لەلایەکی ترەوانەیە ئێمە یاسای فلێزی یاسای لافلێزی حتا ئەو یاسانەی تر کە هەمانە بۆ نمونە یاساکانی بیمە و ڕێخستنەوەی بانق و ئەمانە ئەمە هاندەر و پاڵپشتێکی زۆر گەورەن بۆچی بۆ ئەوەی خەڵک بێت لەو سێکتەرانی کە جەنابەت باسەکەی من زۆر جار ئەوە وتووە ئێمە ڕاستە وەزارەتەکانی حکومەتی هەرێمی کوردستان وەزارەتە اقتصادیەکان لە ماوەی ڕابردووە کە سێرێکی بەروبوومی ئەو وەزارەتانە ئەەکەیت خزمەتێکی بەرچاویان نەکردووە جا من قسەکانمەوە خۆشەکاتێتەوە بە خۆ دەزانی بەرنامەکە تاوە هیچشمان نەکردووە جا بە ئەمەد بۆ باس ئێستا بۆ نمونە من خۆزگە لەم بەرنامە نەبووە چکم لە هەندێک بەرنامی کەش باسم کردووە مەرج نییە هەموو وەزیرەکانی کابینەکانی پێشوو ئێمە بڵێن فاشیل بوون هیچیان نەکردووە وەزیر هەبووە زۆر دڵسۆز بووە وەزارەتێکی بەدەستەوە بۆ بەڵام یاساکانی یارمەتی نەداوە بۆ ئەوی بتوانێت لەو وەزارەتی خۆیان خزمەتێکی گەورە بکە ئێستا من شتێک ئەڵێم خاتونێکی کە بۆ بە وەزیری کشت و کاڵ لێرەشەوە پیرۆزبایی لە هەموو وەزیرە بەڕێزەکانەکەم لەویش و لە وەزیر بەتایبەتی وەزارەتی اقتصادیەکان کە پەیوەندیان بە ئێمە هەیە بڕوا بکە زۆر جار زۆر خۆیان ماندووەکەن ئەو وەزیرە بەڕێزەی پێشوو ئەوەی لایەوە کاک شەو ڕۆژێکیان تەلەفۆنم بۆ کرد سەعات ئێستا گوێ لەم بەرنامە بێ تۆ
وتم کاک عەبدولستار لە پێنجۆنەوە هاتوومەتەوە خەڵک لێیەکە بۆ شووتی ئەڵێنەوە وتی ئێستا مەلا بە تەلەفۆن ڕایاگرم لەگەڵ مدیری گومرگەکان قساکەم بەڵام ئەمانە ئەبێ بە یاسا ڕێ بخرێتەوە ناکرێت مەسەلەن وەزیر بڵێ وڵاوە شووتی پێگەیەوە تەماتە پێگەیەوە ڕایاگرم ئەمە بەڕاستی ئیشی جەنابی وەزیر نییە ئێمە پێویستیمان بەوە هەیە هەر وەزارەتێک خۆی بۆ خۆی کۆمەڵی ڕێنمایی و یاسای باشی هەبێت ئەو وەزارەتە خزمەتکە بەو سێکتەرەی کە خۆی هێتی ئێمە زۆر جار وەک بۆ بەرهێنەر مردووی دەستی چین پرۆژەیە پێشکەش دەکەین بۆ نمونە لە بواری پیشەسازیە ئەمانوێ شارێکی پیشەسازی دروستکەین بەڵام ڕۆتین ئەوەندە قورسە جاری وایە بۆ دەستخستنی وەرەقە و ئیمزایەک بە 4 مانگ بە 5 مانگ ئەبێ ئەم وەبەرهێنەرە بێ دایرە و دایرەکاری بکات یعنی برادەرینا وەبەرهێنان لە دنیاە باش شتێک باسکەین لە پێیان وەرە با باسی کەین بێکەوە کە کەس باسی نەکردو تۆ ئەزانی لەو وەبەرهێنان ئێستا لە دنیاە وەک کێچە مۆڵەتی وەبەرهێنان وەرەگرێت لە وڵاتانی کە خوازیاری وەبەرهێنانن وەک وەرگرتنی ڤیزەی ئەوروپاوایە ئۆنلاینە ئۆنلاین بە شێوازی ئۆنلاین تۆ ئێستانە ئەچی تەقدیمی پرۆژێگەکەی بۆ نمونە لە جۆرجیا کۆمەڵێ پرسیار جارە پێش هەموو شتێ تەقیم بۆچیەکەن تەقیم بۆ وەبەرهێنەرەکەکەن ئادەی وەرە جەنابەت ئەم فۆرمە پڕکەرەوە کە فۆرمەکەت پڕکردوانی یەک مەجموعە پرسیاری تیا لە تۆ یەکات پرسیارەکان بۆ نمونە ناوی خۆت بنووسە لەقەبی بازرگانی بنووسە ناوی کۆمپانیاکە بنووسە کۆمپانیاکە و ڕقم چەنە سەرمایە کۆمپانیاکە و چەنە ڕقمی زەریبە بنووسە ئەو باجانەی کە داوتە بە حکومت ناوی بانقەکە و حسابی بانقەکە و بانقەکە و چ فعالەتی چیە و ئادەی بۆمان تەقدیم کە لە ماوەی 2 ساڵە بانقەکە و چی کردووە پێناسی بازرگانی چه پێناسێکت هەیە بیانووسە نمرەی پێناسی بازرگانی ژووری بازرگانی و چەندێکە یەکێتی و بەرنان ئەمانە چیە هەڵسەنگاندنە بۆ ئەم وەبەرهێنەرە لەوێ وانێت تۆ بۆ نییە تەقدیمی پرۆژە بکەیت ئەمە کارە ساتە لە کوردستانە جا بە منەڵەن مەلا تۆ لەم بەرنامانە زۆر تو ڕۆژەبی بڕوا بکە زۆر جارەیە یعنی هەندێک شت بازەکەین زۆریمان بۆیە کە بە حەماسێت تۆ قساکەین لێرە لە کوردستانە هەڵسەنگاندن بۆ وەبەرهێنەر ناکرێ ئایستا تۆ بەیانی استیقالە بکە لە پێیان وەرە لەلای من وەرە دانیشە لە یەکێتی وەبەرهێنان ڕێگایەکە بۆ دانێ مەتوانین بڕی پرۆژێ وەرگری چۆ عریزیە بە ئیتر سێرێک دەکەن و ماشەڵڵا هەر لە خۆڵی مستەسمیری تورکی یەکسەر سێر دەکەن و یەکسەر پرۆژەکە و لێ وەرگن ئەینێرن بۆ هەڵسەنگاندن و لەو لایێنێرن بۆ لێر لەو لاوەکەیەوانەیە ئەم پرۆژێ عەرەبیڵەن حبر على الورقة بۆ چونکە هیچ توانایکی ئابووری نیە پێشتر هەڵسەنگاندنە بۆ نەکراوە منیژە بۆیە هەڵسەنگاندن بۆ کرایە ئەوە بەرهێنەرانی تریش کە نیشتمان پەروەەر دەرنەچون و دوژمنی ئەم وڵاتە دەرچوون و خیانەتیان لە خەڵک کرد و پارەی خەڵکیان برد ئەوانەژە بۆیە هەڵسەنگاندیان بۆ کرایە ئەساسەن ئەو هەڵەیەمان لە ساڵی 2006 کرد کە یاسای وەبەرهێنانمان کرد من لێرە داواکەم لەو بەڕێزانی کە ئێستا هەستاون بە هەموارکردنەوەی یاسای ژمارە 4 ساڵ 2006 لەم یاسایە تعریفی وەبەرهێنەر بە جوانی ڕێبخەنەوە وەبەرهێنەر کێیە چونکە ئەساسەن مرج نییە لە هیچ وڵاتێکە هەموو کەسێک بێ بە وەبەرهێنەر بەڵام لێرە ئێمە هاتین دەرگامان کردەوە دەیان خەڵکی ناشایستە بە لەقەبی وەبەرهێنەر بوون بە وەبەرهێنەر ئەوەتە بە ملیۆنەها دۆلار پارەی خەڵکیان برد پارەی وەڵڵاهی لەو هەولێرە پرۆژەمانەیە لە کابینەکانی پێشوا ئەبێ ئەترافکە نەمانتوانی چارەسەری بکەین بە خۆمان بە یەکێتی وەبەرهێنان بە ژوورە بازرگانەکانەوانێ بە دەستی وەبەرهێنان بە حکومەت یارمەتی کوردستانەوە تا ئێستا چارەسەری بۆ نەدۆزراوەتەوانێ بۆ لەبەرەوەی تووشمان بوو بە تووشی وەبەرهێنەرێکی سەقەتی دوو لە ڕووی ئەم کەناڵە خۆشەویستە فشەکەر و هات و بەم لاولایە خۆی بڵاو کردوانێ و لاسای ئیمپراتۆرەکانی دنیاە کردوانێ کاتێکمان زانی یەک دنیا پارەی خەڵکی برد و ڕۆی ئێستا بۆمان نادۆزرێتەوە لەکوێیە کەواتە لێرەوە بێمە یەکەم شت ئێمە هەڵسەنگاندن بۆ وەبەرهێنەرکەین دوای ئەوە کە هەڵسەنگانیش بۆ وەبەرهێنەرکرا ئەنجا وەبەرهێنەر حەقی خۆی اختیاری پرۆژە بکە ئەو کاتە ئەم قسە زۆر مهمە هیوادارم من بەرنامانی کە من لە پەیامێکم ببێ بە ڕاستپاردە و بڕوا بۆ شوێن خۆیان بگرێ بە کتێبێ بڵاو کرێتەوە چونکە ئێمە لە قۆناغی جێبەجێکردنا من لە هەموو هەڵەکانی ژیانی خۆما فێرێ و ئێستا لێرە قسە بکەم ئەنجابێ ئێمە بین چی بکەین نەخشەی وەبەرهێنانمان هەبێ نەخشەی وەبەرهێنان چییە جەنابەت بەڕێوەبەری گشتی وەبەرهێنان ئینشاڵڵا ئەژبیت یین بۆ لات قوربان ئەمەم کۆمپانیانەمان لایە هاتوین ئایانەوە وەبەرهێنانکەن ئەبێ دوای ئەوەی کە ئەم وەبەرهێنەرانە هەڵسەنگانیان بۆ کراو لە هەڵسەنگانەکە دەرچوون جەنابەت پێ بڵێ ئەمە لیستی پرۆژەکانمانە ئێمە ئەم پرۆژانەمانەیە لە ڕۆژهەڵاتی سلێمانی لە منتیقەی کە پەیامیتە لە ڕۆژئاوا ئەم پرۆژانەمان هەیە لە سەرەوە لە خوارەوە ئەم پرۆژانەوە نەخێر قەزا و ناحەیەکانە بێ هەموو ناحەیەک خۆی لیستی پرۆژەی خۆی هەبێت و هەروەها شارە گەورەکان ئەبێ دیاریکەین سلێمانی چ جۆرەوە بەرهێنانی تیاکری و بەچی ناسراوە شاری پیشەسازی گەشت و گوزارە ئیکشت و کاڵە هەولێر دهۆکی خۆشەویست چ جۆرەوە بەرهێنانێکی تیا بکەین لێرە بە پێچوانەوەیە وەبەرهێنەرەکە لێڵە هاتووم پرۆژەیەکی هین دروست دەکەم گاوداری جاروە ئەم وەبەرهێنەرەکاتۆ هەر هیچی لێ نازانێ ئەویش دەستی وەبەرهێنانیش یاخود بەڕێوەبەریان تێگەشتەکە هەر ئەسڵەن سیاسەتەکەی دیاریکراو نییە تاوەکو بڵێ باشە بڕۆ کاکەوە لە منتیقی شارە زۆر ئێماوان
کێشەیەکی تر لە بەردەمی و بەرنانەکە کە برای بەڕێزم با بۆت باسکەم لەمانە زۆر خراپتر ئەوەیە زەویە پاکراوە بێ کێشەکان پوختەکان لەلای ئەم دەستانە ئەبێ وجودی هەبێ و بەرهێنەرێکێتە لای تۆ تەقی هەڵسەنگاندنی بۆ کردووە لەولاوە تۆ خۆت نەخشەی وەبەرێنانی خۆتت ئەبێ هەبێ لەولاشەوە بێ زەویشت هەبێ بڵێ دوایێ کە بۆ دەرکەوت بەڵێم وەبەرێناتوانێ بای 10 ملیۆن دلار وەبەرێنانکە ئەڵێ ئەم پرۆژێ ئەیکەم بەڵێ ئەیکەم یەکسەر وەبەرێنەکە پرسیاری چی لێکە ئەڵێ کوا زەوی ئەبێ لێرە 2 ساڵ دوای زەوی کەوی لە ناکاو زەویکی کشت و کاڵی دێنێن جا وەزارەتی کشت و کاڵیش لەم لاولا باسی دەکات و جا کۆبوونەوە کرێت و میدیاکانیش و پەیامیش و هەمووتانە نووسن زەوی کشت و کاڵی لە کوردستان وجودی نەما و هەمی بوو بە وەبەرێنان ئەمانە سەرڕای هەموو خاڵانەش دوو کێشەیەکەمانێتەوە کە بەرنامێکی جوان تێلێ نووسراوە ژێرخان ئەبێ ئاگاو لەبێ سەرڕای ئەمانەی بۆم باس کردی دوو کێشەی ترمانێ لە کوردستانە بانق ئیش ناکات بەداخەوانێ ئەرە کاکە معقولە لە هەرێمێکە بای 50 میلیارد دلار وەبەرنانکراوە بانقی لێ نییە ئەمە مۆعجیزەیە ئەمە چۆن کراوە چونکەم لە هیچ وڵاتێکە هیچ وەبەرهێنەرێک ناڕاتە هیچ وڵاتێکەوە دوای ئەوەی کە لە سادەی سەرمایەکەی لەگە خۆیان بر ئەمە لە براد وەرگرا یەکسەر لە ساعت دەتەوە بیتە بکوێ بۆ نمونە پرۆژێ وەرەگری لە ئەستەمبوڵ ئێستا بەندە لێرە باسیەکەم ئینشاءڵڵا بەتەمای پرۆژەیەکەم لە ساڵی داهاتوە لە کوردستانە ئەعلانیەکەی پرۆژەکە باسی ناکەم لەبەرەوەی ئەم پرۆژەیە ئەگەر خوا بماتێ و تا ئێستا باش هاتۆتەوانێ پرۆژەکە لە جیهانە پرۆژێکی بەناوبانگە بەڵام تا ئەستا لە کوردستانە وجودی نییە ئەو پرۆژەیە من خەریکم لەگەڵ ئەو شەریکەی بەس بۆی ئەو پرۆژە بێنمە کوردستانوانێ بڕوا بکە چەند ڕۆژە لەگەڵ کەسێکم نردوتە دەرەوە ئێستا لە وڵاتی فینلەندا کەسێکی تریشمان هەیە لە سوید بە هاوکاری خەریکی ئەم پرۆژەن بەس بۆی پێ بگەێنین بەڵام ئینشاءڵڵا لە چەند ئایندەیەکی نزیکە تەمان گروپێکی گەورە لە دەرەوەیەن بەس بۆی هەڵسەنگان بۆ کوردستان کەن بەقەدەر پرۆژەی ئەو پرۆژانەی ڕابردوتوان بڵم دەنگدانی خۆی بێ بەڵام مەبەستم چێ لێرە ئیکێ لە گەورەترین کێشەکانمان ئێستانە من مشکلی بانقم هەیە بۆ چونکەم ئەوان داوا ئەکەن کە لە سادەی پارەی ئەو پرۆژێ ئەبێمە لە بانقێکا پیشانی بین هەموو ئەم بانقانەشیان بۆ ئەنێرین بە هزار حاڵەتا بانقێکیان قبول کردووە بانقێکی باشەیە لە هەولێر ئەو ئێمە کێشەمان هەیە لە کوردستان خاڵێکی تر کە زۆر کێشەیە بە ئەمەشە پێ بڵم لە کوردستانە نەبووتە ئەوەی کە ئێمە وەبەرهێنان بە تەواوەتی چەکرە بکات بەر بگرێ بەرەکەی خزمەتی خەڵکە مۆزوعی بیمەیە تەمیم بەڕاستی ئێمە سەسوڕمانی خۆمانیشانە دەین من هەرچەنگ لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێیە ئەو کارنامەی بەڕێز کاک مەسعود بەرزانی خوێندیەوە هیوادارم لێرەوە قسەیەکەکەم ئەمە لەواچێ تۆزێک ئێوە لە پەیامیش باق بم قسە بن و ئەشیکەن بە پارچێکی لۆجیاکەن و لە فەیسبووکیش دای بەزێن و دوایمش کۆمنتی زۆر ناشرین بۆ نووسێ بەڵام پەنەهارەیکەم هیوادارم چۆکەم ئەو کارنامەی هەلێرە من بڵاویەکەمەوە کارنامەی بەڕێز کاک مەسعود بەرزانی کە خوێندیەوە بۆ کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کارنامەیە بوو ئێمەوە کردی تایبەت پێشوازی گەورەمان لێ کرد بەڵام ئەو کارنامەیە ناچێتە بواری جێبەجێکردنەوانێ ئەگەر چاکسازی ڕاستەقینە لە هەرێمی کوردستانە نەکرێ غەیرە ممکینە ئەو کارنامەیەکی زۆر جوان بوو زۆر پرۆفیشیناڵانە نووسرا بوانێ و زۆر جوانیش بەڕاستی زۆر جوان ئەو کارنامەی خوێندەوانێ و زۆر جێگای دڵخۆشی بوو و ڕاستەن کاریگەری لەسەر بازار دروست کرد کارنامەکە یەکسەر لە ساعتە 15 بازاری کوردستان بۆ کارنامەی حکوومەت چەند مهمە جا ئەوانەی کە ئەڵێن وانە با دوای بەرنامەکە تەلەفۆنم بۆ بکەن با بێن بێکەوە دانیشین کێ ئابووری ناسە من ڕێز و خۆشەویستی مێ بۆ هەموو ئەو بەڕێزانەی تر با بێن قسە بکەین بەڵام من لێرەوە ئەڵێم ئەو کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان بەبێ چاکسازی ڕاستەقینە ناکەوێتە بواری جێبەجێکردنەوە و لێرەشەوە لەسەر مەوزوعی چاکسازی قساکەم ئەگەر ئەم جارە کە ئێستانە تۆزێ ترس و دڵەڕاوکێ دروست بووە لەسەر دڵی هەندێک لە گەندەڵکارانی ئەم وڵاتە کە ساڵانێکە بربەستن لە بەردەمی بوژانەوەی ژێرخانی ئابووری کوردستانە لەلایەک و لەلایەکی تریشەوانەیە زۆر بێمنەتن بەرامبەر بۆ ڕۆتین و فەسادی کە دروستەکەن لە کوردستانە کە ئێستا من هەندێکیان سەیری چاویانەکەم لە دام و دەستگاکانی حکوومەتە وجودیان هەیە لە حیزبەکانە هەیەە لە مستەسمیرەکانە هەیەە لە چاویانە دیارە ترس و دڵڕاوکێ لە دڵیانە دروست بووە بەڵام وەڵڵاهی ئەم سوێندا ئەخۆم بەڵکو ئیشەڵڵا نەکەوێت دەگەر کەوتیش تۆ شاید بە 3 ڕۆژ بە ڕۆژۆ بم ئەگەر ئەم جارە ئەم حکوومەتی کابینەی نوێیە چاکسازی کە ئێستا بانگەشەی بۆکەن و دەنگ و باسە و بڵاوە و تەنانەت برادێکی بەڕێزی یەهودی کە بەڕێگەس یەهودیە پێشوازیەکە لە چاکسازیەکانی زۆر بەڕێز کاک مەسعود بەرزانی ئەگەر ئەم چاکسازی ئەم جارە نەکرێت کە ترس و دڵەڕاوکێ دروست بووە لە دڵی گەندەڵکاران و کۆمەڵک خەڵک چاوەڕوانی ئەم چاکسازیەکەن من وا تصور ناکەم جارێکتر لە حکومڕانی هەرێمی کوردستانە
هیچ کابینێکی تر بتوانێت چاکسازی بکات. بۆیە هیوادارم و لەم کەناڵی پەیامەوانە نازانم چەند کەس گوێ لێگرێ داوا ئەکەم لەم سەرۆکایەتی تازە لە پێش هەموو کەسێکەوە بەڕێز کاک مەسرور بەرزانی، دوای ئەو کاک قوبات تاڵەبانی، دوای ئەو یاریدەدەرەکانیان لە حکومەتە، دوای ئەو وەزیرە بەڕێزەکان و دوای ئەوان پارێزگارە بەڕێزەکان، دوای ئەوان ئەنجا حیزب و لایەنە سیاسیەکان ڕێگا خۆشکەن بۆی ئەم چاکسازی ئەم جارە بکرێ. ئەرقەلە دروست مەکەن ئەو حیزبانی من لێرە داوا لە ئێوە ئەەکەم کۆمەڵی ئیسلامی حیزبێکی باشن، یەکگرتووی ئیسلامی حیزبێکی باشن، ئەوانەی ترکە بەشداریتان نەکردووە لە حکومەتە ئێوە ڕێگا خۆشکەن بە ئەم چاکسازی بکرێ. چونکەم بە جددیە گەرەم جارە بەبێ مجامەلە وڵی تەنات 3 دقە لە ڕۆژی سیۆن خواردنی بەڕێز کاک نێچیرەوان بەرزانیا وەک سەرۆکی هەرێم تەنات 2 دقە کاک مەسرور بەرزانی بینیوە چاوم پێ نەکەوتووە. بەڵام من داوای لێ یەکەم لەسەر و هەمیانە دوای ئەوانە دەستکا بەم چاکسازیە، دەستکا بەم چاکسازیە. گەرم جارە چاکسازی نەکرێت لە هەرێمی کوردستانە ناتوانین قسە لەسەر وەبەرهێنان کەین و ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان ببژێنەوە، چونکەم هەندێک خەڵک و هەندێک با لێرەوە بە ئاشکرا بڵم کۆمپانیای حیزبی و هەندێک خەڵکی ترکە فێری ئەوە بووین بەبێ باگراوەندی خراپ نەتوانین وەبەرهێنان کەین. هەندێک خەڵک کە نیشتمانەکەیمان خۆش ناوێ بەڕاستی دەستیان خسۆتە بینەقاقای بازار و ئابووری ئەم هەرێمە ناڵن ئابووری هەرێمی کوردستان بژێتەوە ئەینا بەس بۆستە. خۆ بامەش پێ بڵم زۆر میمە پێش پرسیارەکە بەرنامەی کەم بۆ بکە قچێکە تۆ گەورە برای خۆ بام قسە بۆ بکەم. تورکیا ئابووری لە داڕمانە و خۆتان باززانن دراوەکەی یاریە کاتووە بەهێنەران ئێستا لەوێ کۆجەکەن. من خۆم یعنی تا ئەندازەیەک شارەزایم هەیە، چونکەم ئێمە مرتبیتێکی گەورەمان هەیە، ئیرتیباتێکی گەورەمانێ وە گۆبەرێنەران بۆ هەموو کار و پرۆژەکانمان لەگەڵ تورکیا. دوای ئەو ئێران خۆتان باززانن ئابوووریەکەی واروەها دراوەکەی یاریەکە و بەرهێنەران لەوێش کۆجەکەن. سووریا بە هەمان شێوە. سعودیا لەبەرەوەی خۆی خسۆتە ئەم ململانە سیاسیانەوانێ لەو ماوەی ڕابردووە هەرچەند زۆربەی قانونەکانیشی باش کرد و بۆ یەکەم جار سعودیا ڕێگای خۆش کرد بۆ بەرهێنەران بە ئیقامە جا هەندێکمان پێمان خۆشە لەبەرەوەی پارەی ئەم ئامرۆشتنێن بۆی بچین لێ ئەوێش ئێستانەوە بەرهێنەران کۆچی لێکن. ئێستا شوێنێکەوە بەرهێنەران وەڵاهی مەبەستم ئەوە نیە کە ئێستانە بێم هەرێمەکەم هەڵکێشم و لێرەوە لەم کەناڵە پیرۆزەوانە من ماساو بکەم. بەڵام هەرێمی کوردستان زۆر لەبارە بۆی و بەرهێنانی تیا بکرێت، زۆر لەبارە بۆی و ئەوەی کە تۆ باست کرد ئەو سێکتەرانی کە لە کارنامەکەی حکومەتە باسی ئۆتۆبان و حتا ئێمە مستەسمیرێکی گەورە لە سلێمانی سەدێ دروست دەکا، ئەو لیژنێکی بۆ دروستکردن سەدێکی زۆر گەورە کابێ بە 300 لە کوردستانە بەنداو دروست دەکا. ئەگەر دمانەوێ ئێمە بەرهێنانی ڕاستەقینە بەرپاکەین فرسەتێکی زۆر گەورە دروست بوو بۆ هەرێمی کوردستان. چونکم عێراقیش خۆت باشەزانی من دێشە و لێرەوە باسێکم بەڕێز سەرۆکی دەستەوە بەرهێنانی مووسڵ میوانم بوو، هاتوو دیارە بانگێژنامەی کێنابوو بۆ بەرهێنەرەکانی کوردستان داوای لێکردین پاڕایەوە کە ڕووبکەینە مووسڵ، چونکە مووسڵ هەزاران هەلی وەبەرهێنانی تایە. یەک قسەی پێوتم وتی ئەو فەسادی کە ئێستا لە عێراقا هەیە لە شارەکانی تری عێراقا هەیە لە سەعات 20 لە هەرێمی کوردستانە هەیە، لە سادەی لە کوردستانە هەیە. وتی بۆیە ئێمە زۆر هەرچیەکەین وە بەرهێنەرمان بۆ ڕانەکێشێ بۆ لای خۆمان، چونکەم لەوێ هەر زۆر کارە ساتە لەوێ ئەبێ بەرنامەیەک بە تایبەتی هەر بۆ بکەین. بەڵام من هیوادارم ئەم هەرە لە دەست هەرێمی کوردستان دەرنەکەین. حکومەتی تازە دروست بووە، پەرلەمانی تازە دروست بووە، لەو لاوانێ هەرێمی کوردستان دراوەکەی جێگیرە. ئێمە لەگەڵ عێراقا وەزعمان زۆر باشە تا بەڕێز عەبدولمەهدی عادل عەبدولمەهدی سەرۆکی حکومەتە بەڵکو بتوانین ئێمە شێ بکەین بۆ هەرێمی کوردستان. دەست خۆش. لە قسەکانی پێشووتە کە باسن لە دوو گرفتی زۆر گەورە کردێکیان نەبوونی بانکە بەتایبەت لە پارێزگای سلێمانی. ئەمەوێت جارە فۆکەسەکە لەسەر سلێمانی دابنین کە بۆچی لە سلێمانی پرۆژە کەمترە، لە سلێمانی بانک نییە، لە ناحێ و قەزاکانی بۆ نەقەزاکی زۆرینەی قەزاکانی سلێمانی هەر پرۆژەیتیانێ، ناحەکانی هەر ئەوە هیچ. بۆچی ئەمە ڕووی کردوێتە سلێمانی؟ باش هەرچەند تۆ لە من باشترە زانی هەنێکی، بەڵامی تر هەرە توێ من یانەوە توێ زۆر شیرین مکە لای خەڵک یانە توێ ڕۆژێت پێم سرێن بڵێ مەلا بێدەنگ بە شیرین. من بابەت باسکەم بۆچی لە سلێمانی وەبەرهێنان پاشەکشی کرد، چونکم سلێمانی یەکەم بوو تا 2014 لە پیشەسازیە یەکەم بووین. باشترین پرۆژەی پیشەسازی لەم سونات وەزیری سەنعای عێراق دێرەوتی لە ساڵ 30 سەنعای عێراق لە سلێمانیە ئەمە یەکەم. دووەم باشترین ئوتێل لە هەموو عێراق و کوردستانە لە شارەکەی تۆ دروستکراوە تا ئێستاش هەر ئەو یەکەمە. باشترین خەستەخانە لە سێکتەری تەندروستیا لە شارەکەی تۆ دروستکرا. باشترین زانکۆی ئەمریکی سلێمانی و ئەوان لە سلێمانی زۆر لە پێشەوە بوو. بەڵام سلێمانی بەڕاستی ئەمە پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ بەداخەوانەیە لە پێش هەموو شتێکەوانەیە کێشمی سیاسی
لایەنە سیاسیەکان یەکلایەکردنەوەی هەموو معادلە سیاسیەکان لێرە هۆکاری سەرەکی بوو کەەوە بەرنانی ئەم شارە پاشەکشی کرد ئەمە یەکەم دووهەم سلێمانی بەداخەوانێ بەهۆی دوای تەعەن 2014 بەهۆی لە دەستدانی کۆمەڵێک دەسەڵاتی زۆر باش کە لەم شارە پەیڕەوەکرا و لەم شاری توە بە لە خلال یەک هەفتەیە مۆڵەتی 200 میلیۆن دلاری 300 میلیۆن دلاری ئیمزاکرا نەما مەدوو سێهەم چوو بۆ هەولێر دەسەڵاتەکان وەرگیراوە بەڵە ڕووی بۆ هەولێر ئەو بێ بەرنامەیەکی بۆ بکەین با کاتمان لەڕوە سێهەم لە سنووری پارێزگای سلێمانی پرۆژە خزمەتگوزاریەکانی سلێمانی بەڕاستی ستەمی گەورەی لێکرا ئەرێ کاکە هەرچەنگ من زۆر ڕێز و خۆشەویستم هەیە بۆ برای کە بەڕێزم کاقوبات و ئەزام چەند بەدڵ سۆزانە هەوڵەدات بۆ هەندێک دادپەروەری نەک لە سلێمانیە لەسەر تاسەری کوردستانە بەڵام ئەپرسم جادەی سەتی سلێمانی کابینەی شەژیای بە حەوت حەودیای بە هەشت هەژیایەتی بە نۆ ئێستا ئێمە نازانین نۆ تۆ بجاری کەش لەم بەرنامەیە باسم کرد لە بینی شەستی و سەیی هەولێرە دەیان پرۆژەی جوان دروست کراوە لە بینی سەیی و سەی بیستیە دەیان پرۆژەی جوانتر دروست کراوە ئێستا لە بینی 120 150 چەندین پرۆژەی گرنگ دروست دەکرێت و چەند وەبەرهێنەرێکی سلێمانی ئێستا لە هەولێر پرۆژەکانیان دەست پێ کردووە ئەی من لە سلێمانی ئێستا شەستیەکەم ئەوتە تۆ پەیام لەسەر شەستینی وەرە عەرزم بەرە لەکوێ زەویێتی بۆ بەرهێنان کەم هیچ دراوە بۆ بەرهێنەر باشە ئەی لە پشتی شەستیەوە وەختێ من نەزانم پشتەکەم جادەی سەیم دروست کراوە و ئەم جادەیە بەسرێتەوە بۆ جادە و خزمەتگوزاری بچم لەکوێوە بەرهێنان کەم بۆیە بزانە جادەی سەتی چەند ئەگەر شەقامی 6 مەتری کە ئێستا ئیشی بۆ کرێ و کۆمپانیایەکی خۆشمان دەستخۆشیان لێکەم گروپی کۆمپانیەکانی قەیوان قەرار وایە دەست پێ بکەن ئەو شەقامە دروست کرێ زیاتر لە 2 میلیارد دلاری وەبەرهێنانیە بۆ سنووری پارێزگای سلێمانی کەواتە ئەمە سێهەم خزمەتگوزاری ئەم شارە خۆی بۆ خۆی واکە وەبەرهێنان جواب نایەتەوانێ چوارەم بەڕاستی لە سلێمانیا من نای شارمەوانێ بەداخەوانێ ڕۆتینێکی سیر و لە ڕادە بە دەرهەیە لە دام دەستگاکانی حکوومەتە ئەبێ پیاسونەوە بەمە بکرێت ئێمە ئەم پەیامەمان گیانوتە برای خۆشەویست باشە بۆ پێش 2014 ڕۆتینە نەبوو هەبوو ئەزانێکی کاکە برا مەرجع زۆر مهمە مەرجع زۆر مهمە من قسەیەکەکەم مەرچەنگ ئێستا لەوا چێت نازانم دوایی چۆن لێم تێ ئەگەن بەڕەحمەت بێ هەزار ڕەحمەت لە گۆڕی هەزار ڕەحمەت لە گۆڕی مام جەلال تاڵبانی کە هاتووە لە بەغا بەو هەموو مەشغەڵەتەی خۆیەوە ئەیگو ئادەی وەبەرهێنەرەکانم بۆ بانکەن چەندین جار بە ئەو وەبەرهێنەرانەی ئەم شارە خۆیان جوابنەوە بانیە کردین دانیش لەگەڵمانە وەزیر جێگری سەرۆکی حکوومەتی بان کرد تەنیشتی خۆی وەزیری مالیی بان کرد محافزیشی بان کرد گوێ نادا محافز کێوێنە دەی قسەم بۆ بکەن هەتا آخر جار یعنی زۆر جار ئەمە ئەبێ وەبەرهێنەرەکانی کەش یارمەتیم بن لەم قسە ینی پشتیوانیم بکەن لەم قسەیە وتی ئەوە لە سلێمانیا گەڕاوم لەگەڵ یەکێک لەو برادرانە زۆرتان بینای گەورە دروست کردووی تر بینای گەورە جواب نایەتەوە بڕۆن بۆ سێکتەرەکانی تر وەبەرهێنانکەن وە کێشەتان چی ئێستا پێم بڵێن لێرە ئەوە لێرە دانیشتون با بۆتان عیلاج بکەم بۆ لەویایە پێشنیاری بەخوا جارێک وەبەرهێنەرێکمان وتی بەڕێز مام جەلال منەم کێشەمەوتی عەریزەیەکم بۆ بنووسە وتی وەڵا قەڵەم پێنی وتی قەڵەمێکی بۆ بێنن وتی وەڵا مامەگیان وەرەقەشم پێنی وتی وەرەقەیەکشی بۆ بێنن دوایی وتی مامەگیان دەستخەتم زۆر ناخۆشە وتی بێنە خۆم بۆ دەنووسم لەویا بەڕێز مام جەلال ڕەحمەتی لێبێت ئینشەڵڵا بە ڕەحمەتی خوا چووە عەریزەیەکی بۆ نووسی مام جەلال عەریزە بۆ بەرهێنەرێکە نووسێ کێشەکەی لەگەڵ شارە بەڕێز سەرۆکی شارەوانی بەڕێز هەڤاڵ مام جەلال من کێشەم هەیە لەگەڵ شارەوانیە کێشەکەم ناحەقە ناعاقلیم لێکن داوا لێکم بۆم چارەسەرکە فڵان کەس ئەو خۆی هیوادارم گوێ لەو بەرنامە بێ خۆی زانێ باس باش بەڵام بەبەستم چییە؟ یەکێکی تریش دەوانێت کاکە براکە و بەرنانی ئەم شارە وای لێهات مەرجع باڕێن بۆ قەزاونەحەکان بۆچی لە قەزاونەحەکان هین نەکرا و بەرنان نەکرا ئەو بڕیار و ڕێنمایانەی کە دەرمان کرد لە ماوەی ڕابردووە بەداخەوە ئەو یاسایی و بەرنانی ژمارە 4 ساڵ 2006 کە هەمانە ڕێک پڕ بە بەرگی شارە گەورەکان دروستمان کردووە زۆر بەداخەوە ئەو تۆزەشی کە لە مەسلحەتی قەزاونەحەکانە نەمانتوانی من خۆشم گلەی لە خۆمەکەم لەبەرەی لە کۆبنەوەکانی ئەنجومەنی باڵاوە بەرنان ئەندام بووم هەرچەند زۆر جار پێشنیارم کردووە بەڵام بەداخەوانێ نەمانتوانی ئێمە هەندێک ڕێنمایی و بڕیاری زۆر گرنگ دەرکەین لە قەزاونەحەکان و بەرناکرێت من تۆ گوێم لە بەرنامەکان تا ئەتوانم ئەم شتە مەسەرەن من و تۆ بەیەکەوە لەسەر شتی ڕێکەوین بۆ نمونە ئایا ئەکرێت لە هەڵەبجە کە تازە بۆتەوە بە پارێزگا هیچ مەقاوماتێکی ئیستثماری نییە
هەمان ئەو ئیمتیازەی کە لە سلێمانی درراوە بۆ بەرهێنەرێ بۆ ئوتێلێک هەمان ئەو ئیمتیازەش لە هەڵەبجە بدرێ بۆ بەرهێنەرە کێ ئەچێ بۆ ئەوێ برای شیرینم ئەمە یەک دوو من سەیرم لێ دێ لە ینی بە بەڵگەلامە من سەیرم لێ دێ تاوەکو ئێمە نەتوە باشە لە سلێمانی 10 ساڵ لە زەری بە عەفویت با لە هەڵەبجە 15 ساڵ بێت بزانە وەک تاوەتەرزە خەڵک ناڕوا بۆ هەڵەبجە با کۆمەڵ ئیمتیازی تر بین بە هەڵەبجە یاخود بە مانایکی تر ئێمە نەمانەتوانی بڵێن هیچ جۆبەرهێنەرە ناتوانێت معمەلێکی چیمەنتۆ دروستکان معمەلێکی ئاسن هەتاوەکو لە منتیقی شار باژێر معمەلەکە و بای چەندێکە لە سادەی بۆ منە بای 300 میلیۆن دلار بڕ بای 30 میلیۆن دلار لە منتیقی شار باژێر ڕۆبەرهێنانی تر بکە زەوی تر دەینێ ئەو کاتە ئێمە ئەمانتوانی و بەرهێنانی ڕەسەن دروستکەین لە قەزا و ناحیەکانە کە تەملیک بۆ قەزا و ناحیەکان نەبووە بەڵام بۆ شارە گەورەکان نەبووایە ئەو کاتە ئێمە ئەمانتوانی ئەوە بکەین من نازام لە پێشی بەرنامەکە پێم نەوتی وتم نەخشەی وەبەرهێنان حکومە دیاریەکات نابێ وەبەرهێنەر دیاریکات ڕاست ئێستا لێرۆک لە یەکەکەم لە مەسەلەن ئەمەش بۆ برام لە پێنجۆن چەند وەبەرهێنەرێت پرۆژێکیان تەقدیم کرد و بازارێکی زۆر جوان لە وەبەرهێنەر لە پێنجۆن دروستکەن من لەگەڵ احترامما لەگەڵ ڕێز و خۆشەویستمان کەس دێم عاجز نەبێ هەندێک عەقڵەت هەیە تاوەکو ئێستاش لە حکومەتەکەیمە لە قەزا و ناحیەکانە لە ناو شارە گەورەکانە زۆر ڕقیان لە وەبەرهێنەرە چاویان کرد بێ وەبەرهێنەر نەبینن وەبەرهێنەرێ هاتۆ چەند وەبەرهێنەرێکن چەند بازرگانێکن ئەڵێن ئێمە پارەمان پیا کردو لەو خەتەی باشماغ سلێمانی سەرۆتێکمان کۆ کردوتەوە سەرۆتەکەمان بە هەمومان ئەچێتن مەسەلەن نزیکەی ملیۆنە 2 میلیۆن دلار ئەمانەیە پرۆژە لە پێنجۆن کەین بڕواکە پێنجۆن جوابی یاوەتەوە ئەڵێ زەویمان نییە بۆ وەبەرهێنان لە پێنجۆنە بە موساتەحە ئەیین بە خەڵک ئەستەن ئەو برادەرە هەر تێنەگەشتۆ جارێ وەبەرهێنان چێ موساتەحە چییە خۆ ئەگەر وەبەرهێنانیش بێتوانێت هەر بە موساتەحە بیاتێ ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە کە خەڵک ڕووناکاتە قەزا و ناحیەکان وەبەرهێنان بکە زۆر باشە چەند لێدوانێک تەیە بۆ میدیاکان کاک مەلا یاسین ئومێدێکی زۆرت پێوە دیارە لە ئەسنای قسەکانتە لە ئەم کابینەیە تەنانەت چەند ئامارێکیشت باس کردووە کە باسەکەی کە وەبەرهێنان لەم کابینەیە لە 45ەوە بەرزە بێتەوە بۆ 80 ملیارد دلار بێگومان ئەمە بەبێ بەڵگەم قسەیت نەکردووە ئەم وەبەرهێنانە ئەمە پرسیارەکەوا لێ بکەم ئەم 80 ملیارد دلارە وەبەرهێنان لە چ کارتێکا زۆرتر خۆی بینێتەوە دووش ئەکەوێتە چ جوگرافیایەکی یاریمی کوردستان دابەشە بێ بە شوێکی یەکسان بەڵێ زۆر پرسیارێکی جوانە من هەر دەشم زانی ئەوەت چونکە من لەم هەفتەیە زۆر لێدوانم داوە بۆ بەتایبەتی بۆ میدیاکانی دەرەوە هەرێمی کوردستان ئێستا کەوتوتە قۆناغێکی نوێەوە قۆناغی نوێ چییە؟ قۆناغی دوای داعشە تۆزانێمە لە ساڵ 2013 پێش داعش و قەیرانی دارایی ئەو کێشمی سیاسیە 13 میلیارد دلار مۆڵەتمان داوە لە یەک ساڵە هەرێمی کوردستان ئێستا قۆناغی دوای داعشە قۆناغی پێکێنانی حکومەتە قۆناغی ڕێخستن و ڕێکەوتن و ئاساییکردنەوەی پەیوەندیەکانمانە لەگەڵ بەغایە قۆناغی جێگیربوونی نرخی نەوتە قۆناغی وەک بۆم باس کردی تێکچوونی چاکسازیە قۆناغی چاکسازیە قۆناغی تێکچوون ڕەوشی ئاسایش و ئەفو لایانی ئابووری و دارایی وڵاتانی دراوسەیە بۆ دراوەکانیان هەرێمی کوردستان لەمانە گرنگتر من کە کارنامەکەی حکوومەتم گوێ بوو باسیەوە کرا کە کەرتی پەروەردە وەک جەنابەت ئیشارەتە پێکرد ئەزانی چی برای بەڕێزم خوازیارم سەرۆکایەتی حکوومەت هەرێمی کوردستان کە بڕیارە ڕۆژی چوارشەممە بەڕێز سەرۆکی دەستی و بەرنانی تازە کاک محەممەد شکوری کە پێشتر خۆی پیاوێکی زۆر بەڕێزە و بەرپرسی مەلەفی چاکسازی بۆ لە سەرۆکایەتی هەرێم لە ڕابردوایەتە سلێمانی بڕیارە چەند پرۆژێ بەسەر کات و کۆبوونەوەی باشیشکەین من هیوادارم هەندێک قۆناغەیە بیبڕن یەکەم وەڵاهی ئەگەر پەروەردە و کەرتی پەروەردە و فێرکردنی ئەم وڵاتە حکومت بە جوانی چاودێری بکات و ئەم وەزیرەش لە پیاوێکی زۆر باشە چێ ئەمەی کە لە منتیقی سلێمانیوانێ کاکە ئالان بۆ بە وەزیر ئاگامان لێتی سەرڕای ئەوەی کە ئێستا ئەوێ چاکسازی ڕاستەقینە بکات خۆی خسوەتە گروپی مامۆستاکانەوە لە ڤایبەر و لەو شتانەیە ئەچێتە ناویانەوانێ و ئەژنە منیش وەکەوە مامۆستام ڕاستە جاران وەزیر بووم بەڵام هەر مامۆستام ئەگەر ئەم بەڕێزە و هەروە وەزیرە بەڕێزەکانی ترکیە ئێستا هەمیان لافی چاکسازی لێدەن ئەو وەزیرە بەڕێزانەی کە یەکەم جار چوون بۆ وەزارەتەکانیان و سەردانی دەبلیوسیەکانیان کرد با لێرەوە من دەستخۆشییان لێ بکەم سوپاسیان لێ بکەن بۆیان دەرکەوت هەندێک وەزیرمانەیە لە ماوەی ڕابردووە هەر کاتیان نەبوو سەر لە ژوورەکان بن ئەمانە ئەگەر ئەمە ڕاست بێت بزانە من لێدوانەکەم چۆن ناوخۆ من لێدوانم بۆ دەرەوە ناکرێمە بۆ میدیاکانی دەرەوە باسکەن بەس پێیان ئەمە ماڵی خۆمان ئێمە قسەی تیاکەین
ئەگەرم چاکسازیانی حکومت ڕاست بێ دڵنیا دەکەمەوانێ ئەو پرۆژانەی کە لەمە دواوە بەرهێنەر بوویە پرۆژەی نیشتەجێبوون نییە وەبەرهێنەر لەمە دوا نیشتەجێبوون لەمە دوا بەرهێنان نییە ئەو پرۆژانە شاری پیشەسازی بەلایکەمە باید 2 میلیارد دلارە باشە لەمە دوا بەنداوە لەمە دوا پرۆژە کشت و کاڵێ گرنگەکانە لەمە دوا دروستکردنی پرۆژەی گەشتیاری گرنگە لە هەرێمی کوردستانە لەمە دوا بژانەوەی کشت و کاڵی هەرێمی کوردستانە ئەرێبا لێرەت من تۆ دیسانەوانە گفتوگۆیەکی برایانە بکەین ئەرە بینی پێنجوێن و مەریوان چەند کیلۆمەترە خۆ لە ماوە لە بەرەوەی دراوەکان دەبزێومان چوین 20 ئەوە کیلۆمەترە باشە باواز بێن کاکە دوورە ئەو هەواکان فەرقی و منتیقی جوغرافیەکان فەرقی هەیە باواز بێنین ئەی بینی باشماخ و بناوە سووتەی ئەمبەر لەگەڵ ساوای ئەو بەرچەنێکە لەمبەر بەر بەهاوە ئەکەوێ بەسەری دیکە خێرە لەو بەرکشت و کاڵ تەوفیرە بە ڕێژەی لە 100 خەڵک ئیعتیماد 70 ئەتیماد دەکاتە سەر کشت و کاڵی خۆیان لەم بەرکە ئەتوانن بازێ جار پەتاتەمان بۆ هەڵەن لەو بەرکشت و کاڵ لە 6 تەوفیرە ئەرە کاکە بەس پرسیار کە تۆ کاکە ئەمە ئەگەر بە مناڵێک بڵێ یاخود بە هەر کەسێ بڵێ کە تەنها ئەلف و بێ ئیقتیساد شارەزا بێ ئەرێ کاکە بینی دوو شوێن کە ئەم لا وڵاتێکە ئەو لاژ وڵاتێکە 20 کیلۆمەتریان بینە یاخود 2 کیلۆمەتریان بینە کاکە زاخۆ و سلۆپی ئەوە بۆ لەو بەر کشت و کاڵ تەوفیرە سەناعەت تەوفیرە گەشت و گوزار تەوفیرە بۆ لەو بەر لە 160 ئێران ئەو هەموو حسارەی لەسەر بزانە چۆن بەرگی ئەمریکا ئەگرێ لە بەرەوەی ژێرخانی هەیە باش کاک مەلایەسی شتێکم بۆ دروست بۆ بێ بیڵێم بابیڵە مەزام دوایش هەر دیسانە زل لە شتم لێن بەس قەیناک هەرە بەڵام مەزانی کێشەکە چییە عەقڵێتێک ئیژەکە لەو بەر یاسایەک ئیژەکە لە خۆر پارە نیە ئێستا خەڵک بۆ زانێ هەموویە بێ هەر بە بوجە بکرێ ئێستا لەگەڵ هەندێک لەم برادەرانی حکومەتی ڕابردوو قسە بکە لەم برادەرانی حکومەتی ڕابردوو قسە بکە ئەڵێ ئێمە بوجەمان نەبووە نەخێر کاکە مەسەلەکە ئەوە نییە مەسەلەکە ئێمە ئەو عەقڵێتەی کە لەم بەرە خەڵکەکەمان وا فێر کردووە بێت لەلا حکومەت تەعین بێت و معاشی بینێ و بڕوا لەو بەر تەماتە بکڕێ ئەچیتە پێنجۆن و سەیری پێنجۆنەکە هەموو کاڵاکانی مەریوانە ئەی هاوار چەند کیلۆمەترێکی فەرقە ئێستا ئێران لەبەرەوەی ئابڵوقی ئابووری لەسەر ئێستا وەک جاران نام خەڵکشت بەدەستی بێنێ ئەو شتانەی کە لیان کەمە نام خەڵک بەدەستی بێنێ بزانە چەندە تا ئێستا خەڵکی پێنجۆن چنە تورکیا و لە چینەوە شت دێنن کورەشتێگەڵام هەر زۆر سەیرە معمەل هەیە لە ئێرانە بای 100,000 دلارە با لەسەرمە محاسبە بکەن بای 100,000 دلارە معمەلی پسکیتە نەخر معمەلی بەرهەمێنانی شەربەت بۆمانەکەنە پرتەقاڵەکە لە دیالاتڕن ئێران بۆمانەکە ناو پاکەتێکەوە مادەی حافیزەی تیەکەن بۆی زیاد بەرگە بگرێ ئێمە ژێنین دانین دوای ماوەیەکی خۆین لە جەستەمان نابێ بە سەرەتان معقول نزیکەی 8,000 معمەل هەیە دیراسە کراوە جا ئەوە هەندێک لەو برادەرانەی تر لێمان تێگەن 8,000 کارخانە هەیە سەرمای ئەم 8,000 کارخانەی ئەگەر یاسا هەبێت تەشجیعی پرۆژەی بچووکن لەو بەرناناگە پرۆژەی باید 2 میلیۆن دلار نەبێ مۆڵەتی نادەنێ غەڵەتێکی زۆر گەورەیە کارەساتە ئەوە بەڵام 8,000 کارخانە هەیە لە هەموو وڵاتێکە ئەبێ هەبێت ئەو کارخانانە قیمەتیان 100,000 دلار و 200,000 دلارن بە تۆ جێبەجێکرێت تۆ هەی دەڵێ کاک مەلایەسی وەڵام منەوە فکرەکەمە ئەم داهێ ئەم شتم داهێناوە ئەم کارخانە دروستکەم ئادەدە دەفتەرم بەرێ جەنابیش شەریک بە لەگەڵ ما حکومە دەبێ یارمەتیت بات دەبێ کارەباو باتێ ئەبێ ئاو باتێ زەویێکی گونجاو باتێ تۆ کارخانەکە دانی ئەنجا لەو لاشەوانە یاسایەکم بۆ دەرکە بەرهەمەکانی ئێران ئازاری بەرهەمەکانی تۆ نەدا هەندێک شتێنین بۆ کوردستان لە بەنگەخوێن و کلێنس و شتی بەسیت و زۆر بەسیت سەرەتایی لە دەرەوەی هێنین ئەمانە نابێتتر بێنین ئێمە ئەگەر ئەم پرۆژانەی کە من بۆچی من ئەڵێم احتیمالێت چونکەم ئێمە لە کارنامەکەی حکومەتا سەیرەکەین ئەگەر ڕێگا خۆشکن فەساد نەمێنێ سیاسەتی یەک پەنجەرە پەیڕۆ بکرێ خەڵک هات بە ڕەحەتی مۆڵەتەکەی وەرگێ بە دڵنیاییوانێ ئەم 4 ساڵە هەموو ساڵێک بەلای کەمەوە 10 میلیارد دلار ئێمە توانین وەبەرهێنان بکەین و ئەو وەبەرهێنانەش گەورەتی خزمەت دەکات بە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان و بۆ زیاناریش چەند پرۆژەیەکەن لە مانگی داهاتوانێ من لێرەوانێ دەستخۆشی لە هەندێک کۆمپانیای خۆماڵی خۆمانەکەم نایەنم بۆی لێرە تەسویقیان بۆ نەکەم چینیەکان یەنەوە لە منتیقی بازیان دەزەکەنەوە بە ئەنجامدانی هەندێک معمەلی تری چیمەنتۆ دوای ئەو چەند معمەلی کە هەمانە لە منتیقی بازیان دروست بکرێت سلێمانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەچێتە ڕێزی 40 شارە گەورەکەی دنیا بۆ بەرهەمێنانی چیمەنتۆ ئێستا سلێمانی ئەو چیمەنتۆی کە هەیەی بۆ عێراق کیفایەتە لەمە دوابێ بۆ دەریشەوە بنێرێ ئاسن بە هەمان شێوە دەرمان بە هەمان شێوە بەڵام بەداخەوە من دووبارەیەکەمەوە ئەمە ئەبێ بە یاسا و هەروەها ئەبێ کەسێکە بێ سەرۆکایەتی ئەم شۆڕشە پیشەسازیە بکات بۆ ئێمە بتوانین ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان ببژێنینەوە هەرچەند هاوکاران مەڵێن هیچ کاتن نەماوە باس کاک مەلایەسین وەکو کۆتا پرسیارم زۆر بە کورتی وەڵام بیتەوە زۆر سوپاس دەکەم ئەکرێت بڵین وەبەرهێنی کورد لە هەرێمی کوردستان تەنها بە دووی کێکەکەوە یاخود
نەخێر ئامانجی خزمەتکردنی خاک و هاوڵاتیانی هەرێمی کوردستانە لە 16 وەبەرهێنەرانی کوردستان و بگرێت تۆزێکی زیاتر تا ئێستا بە دوای کێکەکەون بەڵام ئەوەش بیر نەچێتەوەوانێ ئێمە لەو زروفانەی کە لە هەرێمی کوردستانە لە ماوەی ڕابردووە من لێرەوانێ ناکرێت مەسەلەن ئەوەی لە ڕابردووە کراوە ئێمە زابی سەفریکەین وەک بۆم باس کردووە زۆر باش دروست بووە ڕۆژەمان هەیە بەڵام ئێستەوە بەرهێنەرمان هەیە ئێمە لە وڵاتانی گەورەی دنیاوە بانگێشکراوە بۆی بڕاوە بەرهێنان کە ئێستا ئێمە بەرهێنەرمانی ئەم دقیقە من تۆ قساکەین پرۆژەکەی لە جۆرجیا وەک گوڵە گەشێتەوە بەرهێنەرمان ئێستا پرۆژەی ئێستاندیەوە بەرهێنەرمانێت تقریبان باڵیان کێشاوە بەسەر عێراقا عادل عەبدولمەهدی لەو ماوە چوو بۆ سعودیە و وەفدە یاوەرەی کە لەگەڵ یابوو چەند وەبەرهێنەرێکیان سەرەکیەکانیان خەڵکی کوردستان بوون و چەند وەبەرهێنەرێکی ئەم شارە و هەولێر و دووهۆکی تیا بوو و شتێکی کەشتان پێڵەم ئێمە ئێستا وەبەرهێنەرمان هەیە وەبەرهێنەری نیشتمان پەروەرمان هەیە ئێستانا ئەتوانم بڵێم ئەگەر حکومەت ئێعتماد کاتە سەر عاقڵ و ئەو تێگەشتانەی کەیانە بەرامبەر بە وەبەرهێنان حکومەت دەتوانێت زۆر بە ئاسانی چارەسەری کێشە ئابوووریەکانی هەرێمەکەی خۆی بکە و ئێمە هیوادارین هەموو لایەکمان وازانمون تۆش و هەموو ئەوانش کێستەوە بەرنامە ئەبین ئێمە خوازیارین خزمەت گوزاریەکانی خەڵک بشێتەوە ئاستێکی پێویست ئێمە من ئاخر شتم بە ئەمە بێت تۆ خوایە ئەگەر دوای ماوەیەک وەبەرهێنەرێک هات شەقامی بینی دوو شاری دروست کرد بە وەبەرهێنان با لە سەرەتاوە عەزێتی نەدەین و توانجی نەگرین چونکەم ئێستا لە هەموو دنیا وای لاتۆ تەنانە شەقامەکانی وەبەرهێنانە بۆ چونکەم ئەو کاتەی کە تۆی بە شەقامێکە ئەڕۆی بە 2000 دینار بە ئاسانی 2000 یان 1000 دینارێت و ئەڕۆی بۆ شارێکی تر سیارەکەت زەرەری 500,000 و 100,000 دیناری تێناچێت کە بە شەقامێکی خراپە ئەڕۆی ئێمە ئەبێ ئەم عەقڵەتە لای خەڵک دروستکەین ئێستا دوای ماوەیەکی تر من داواتان لێکەم پەیام کەناڵێکی باشە مەڵێن ئەو وەبەرهێنەرە چۆنە بێت سەد چۆنە بێت سەد دەدەت کاکە ئەو کەسەی کە ئەم بەنداوە دروست دەکات بە دەوری بەنداوەکەیە گەشت و گوزارێکی زۆر جوان دروست دەکات کارەبا بەرهەمێنێ ئەو ئاوەشی کە هێتی کشت و کاڵی پێ بوو ئێمە بێخەم بەلەوە هەرچەند وتم کۆتا پرسیار باز زۆر بە کورتی لە ماوەی 10 چرکەیە سێمانی ئەگەڕێتەوە بۆ ئاستی پێشووتری کۆبوونێکمان کرد مانیەک لەمەوە پێش لەگەڵ بەڕێز کاقوبات لە ماڵەوە دەستمان خستە سەر برینەکان چەند ڕۆژێکی تریش کۆبوونەوەیەکی ترەکەین سیرەکەن بزانین ئێمە ئەو برینانی کە پیشانمان داوە لە جستی ئەم شارەیە هەنێکی ئێستا دا و دەرمانمان بۆی نووسیوە جەنابی چونکم هەندێکی بە حکومە دەکرێت هەندێکیش بێماکرێت بەڵام ئەو بیرکردنەوەی کە بەڕێز تاڵەبانی هەیەی بەرامبەر بەوە بەرهێنان و پرۆژەکانی ئەم شارە و ئەگەر کێشمەکێشمی سیاسی و لایەنە سیاسیەکان سلێمانی گۆگرا من هەر ئەم قساکەم حیزبە سیاسیەکان بە تایبەتی گۆڕان و یەکێتی دەست بخەنە ناو دەستیەکەەوە سلێمانی گەڕێتەوە بۆ 2013 بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز یاسین مەحموود وتەبێژ یەکێتی وەبەرهێنەرانی کوردستان زۆر سپاس کاک مەلا سپاسی پەیامەکەم کە ئەتوانم بە ڕەحەتی قسەی بکەم چون لە کەناڵەکان ناتوانم ئاوا قسە بکەم مەمنون زۆر سپاس بینەرانی ئازیز و خۆشەویست سپاس تاوەکو ئێستا بینەرمان بن بەخوای گەورەتان ئەسپێرم کاک مەلا یاسین عەزیزتمان نای زۆر سپاس